سال بابەتی هەڕەشەکردن لە سەردەمینیودا و لە گەشەکردنی تەکنۆلۆژیا و فراوانبوونی تۆڕە کۆمەڵایەتیەکان و پەیوەندیەکاندا دەتوانین بڵین بەرەو زیادبوون دەڕوە هەرچەنە ئەمە ئەبێ شارەزایەک بڕیاری لەسەرەوە بەڵام ئێستادا زۆرێک لەو گرفتانە لە دادگاکانە سەریان هەڵداوە و زۆر جار ئەم بابەتانە کێشەی گەورەتری لێ دەکرێتەوە بە تایبەتی یەکێک لەو کەسانی کە دەبنە قوربانی ئافرەتانن بۆ زیاتر گفتوگۆکردن دەربارەی ئەم بابەتە و شازی مامەڵەکردنی یاسا لەگەڵ هەڕەشەکردن ڕۆ میوانداری بەڕێز بتوێن محەممەدمان کرۆ پارێزەر لە شاری ڕانیەوە لەگەڵمانەیە سڵاوی خوات لێبێەوەم کاتت باش بتوێن خان سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکڕم چی شتێک بە هەڕەشەدا دەنرێت؟ سڵاو لە ئێوەی بەڕێز سڵاو لە بینەرانی بەڕێستان طبعاً ئێمە گەرباسی هەڕەشەکردن بکەین ئەمڕۆ ئەوەی کە لە پێشتردا هەبووە ئەم هەڕەشەکردنە زیاتر بە شێوەی ڕوبەڕوو بۆ کاتێک کەسێک هەڵدەستا بە هەڕەشەکردن لە کەسێک و یاخود لە ڕێگەی کەسێکی ترۆ ئەم هەڕەشەیە لێ دەکرد کە ئەمە لە قانون عقوباتی عراقی باسی کردووە لە مادەی 430 کە هەر کەسێک هەڵبستێت بە هەڕەشەکردن لە کەسێکی تر سزا دەدرێت و سزاکەشی بریتی دەبێت لە 7 ساڵ تا ئاستی 7 ساڵ سزنکردن بەڵام ئەمەی کە ئەمڕۆ هەیە لە سەردەمی ئێستادا کە زیاتر هەیە بریتە لە هەڕەشەکردن لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لەبەر ئەوەی بە شێوەیەکی بەرفراوان لە هەرێمی کوردستان بەکاردەهێنرێت لەبەر ئەوە لە پەرلەمانی کوردستان لە ساڵی 2008 پرۆژە یاسایەکی دەرکرد بە ناوی یاسای قادەغەکردنی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی کردن و ئەمە خۆی لە چەند مادەیەکدا بینیەوە کە هەموو ئەو تاوانانی هەموو ئەو هەڕەشانەی کە دەکرێن لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لە مادەی 2 لە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنەوە ناوی هاتووە کە ئەویش بریتە لە هەڕەشەکردن لە ئافرەت بێت یا لە هەر کەسێکی تر بێت یا هەر کەسێک هەستێت بە بڵاوکردنەوەی وێنەی نەشیاوی کەسێک یاخود ئەم وێنانە جاچی جوڵاو بنچێ وێنەی چەسپاو بن یاخود پۆستی ئەلکترۆنی لەسەر بکات یاخود ناوی بزڕێنێت ئەم کەسە سزا دەدرێت بە سزایەکە ئەگەر حەبسکردن بێت لە 6 مانگ کەمتر نەبێت و لە 5 ساڵیش زیاتر نەبێت و بە غەرامەیەکیش کە لە 1 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 5 ملیۆن دیناریش زیاتر نەبێت. بەڵێ بتوێن خان ئەم یاسایی کە باست کرد یاسای قەدەغەکردنی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی هەر بەڕاست جەنابتان وەکو پارێزەرێک وەکو شارەزایەک لە بوارەکە بە دەردی ئەم هەموو گرفتە کۆمەڵایەتیانی لە بەناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە دروست بوون دەخوات یان ئێمە پێویستمان بە یاسایەکی تونتر و نوێتر هەیە لە ئێستایا لە هەرێمی کوردستان؟ بێگومان یعنی ئەو یاسایەکی ئێستا هەیە بەرکارە لە هەرێمی کوردستان یاسایەکی تۆکمەیە و کەم کورتی نییە تا ڕادەیەکی زۆر ئەو کەلێنەی پڕ کردوتەوە کە ئەو شێشە و گرفتانەی دێتە بەردەمی ئەو کەسانی کە ڕوبەڕووی هەڕەشە دەبنەوە وەکو ئاماژەشمان پێدا ئەم یاسایە لە 2 جۆر سزا خۆی دەبینێتەوە کە سزای یەکەمیان بریتە لە حەبسکردن لە 6 مانگ کەمتر نەبێت و لە 5 ساڵی زیاتر نەبێت و بە هەمان شێوە غەرامەکردنیشی تێدایە کە لە 1 ملیۆن کەمتر نەبێت و لە 5 ملیۆن دیناریش زیاتر نەبێت. باشە یەک پرسیاری تر تا چەند بەکارهێنەرانی ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان و تاکەکان لە هەرێمی کوردستان ئاشنایەتی و شارەزاییان بەم یاسایە هەیە ئەزانی ئەسڵەن یاسایەکی وا هەیە و ئەزانن بڕگە و مادەکانی ناو یاساکە چینانی خەڵک بەڕاستی هۆشیارە لەم یاساییان هۆشیار نییە؟ بێگومان لە کۆمەلگای ئێمەدا ینی کەمتر گوێ بە یاساکان دەدرێت و کەمتر جێبەجێ دەکرێن و هۆشیاری شمان ئێمە بە کەمتر هەیە لە کۆمەلگای ئێمەدا و لەبەر ئەوەی لە ئێستادا تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود مۆبایل یان هێڵەکانی ئینتەرنێت بە شێوەیەکی گشتی بەکاردەهێنرێن و ئەماوای کردووەکەوە زۆر خەڵک زۆر کەس بەنابەر پرسانە بەکاری بهێنێت و نەزانێت چۆن ئەمە بەکاردەهێنێت و لەبەر ئەوەی بە شێوەیەکی بەرفراوان و لە ناکاو هاتە کوردستان و بەبێ بوونی هیچ زۆرە فیلتەرێک لەمەدا ئەمە وای کردکەوە چەندین تاوانی تێدا ئەنجام بدرێت و
چەندین تاوانی لێ بکەوێتەوە کە دیارترینیشیان هەڕەشەکردنە لە ئافرەت و مەرجنی ئەم هەڕەشانە کە تەنها بۆ سەر ئافرەت بێت دەکرێت ئەم هەڕەشانە بەرامبەر بە پیاوێکیش بکرێت و زۆر جار لەوانەیە بەرامبەر بە لایەنێکی سیاسی بەرامبەر بە کەسێکی سیاسی ئەم هەڕەشەیە ئەنجام درابێت و بۆیە زۆر جار هۆشیاری یاساییمان کەمە لەم بارەیەوە و هۆشیاریەکی زۆر کەم هەیە لە ناو کۆمەڵگای ئێمەدا سەبارەت بەو یاسایە کە هەیە لە پەرلەمانی کوردستان کە دەرکراوە لە ساڵی 2018. زۆر باشە. هیچ ئامارێک هەیە بیسەلمێنێک کە قوربانیەکان زیاتر ئافرەت بن و جۆری ئەو هەڕەشانە چین کە زیاتر لە ئافرەتان دەکرێن؟ جۆری ئەو هەڕەشانەی کە ئێستا هەیە بریتیە لە دوو جۆر هەڕەشە، یعنی کاتێک کە ئەم پیاوێک یاخود کوڕێک لە ڕێگەی مەسزەوە لە ڕێگەی تەلەفۆنەوە هەوڵی ناسینی کەسێک دەدات، هەوڵی ئەوە دەدات کە ئەم ئافرەتە بەدەست بهێنێت و سەرەتا هەوڵ دەدات جۆرێک لە متمانە دروست بکات لەلای ئەو ئافرەتە و دواتر هەڵدەستێت بە داواکردنی وێنەی نەشیاو یاخود کامێرەی بۆ بکاتەوە یاخود کۆمەڵێک هەڵسوکەوتی نەشیاو کات کە لەگەڵ ئاداب و بیر و بۆچوونی کۆمەلگا دوور بێت، لەگەڵ خۆڕەوشتی گشتی نەگونجێت. دوای ئەوەی کە ئەم ئافرەتە ئەم وێنەیان هەر شتێکی تری کەوتە لای ئەم پیاوە لای ئەم کوڕە و ئەو هەڵدەستێت بە هەڕەشەکردن لەم ئافرەتە پێی دەڵێت ئەگەر مەبلەغێک پارەم نەدەیتێ، ئەگەر بێت و لەگەڵم نێیتە دەرەوە، ئەگەر بێت و کاری ناشەرعیم لەگەڵ نەکەی من ئەم وێنانەت بڵاو دەکەمەوە. بە حکمی ئەوەی کە لە کۆمەلگای ئێمەدا ئافرەت هەمیشە قوربانیە، ئافرەت هەمیشە دەبێتە سەرچاوەی ئەوەی کە زیاتر چاوی کۆمەلگای لەسەر هەر هەڵەیە کە بیکات بە زەقی دەبیندرێت. هەر بۆی ئەم ئافرەتە لە ترسی گیانی خۆی، لە ترسی حیا و حورمەتی خۆی زۆر زار دەچێت بەدەم ئەم داواکاری ئەم کوڕەوە، بەدەم داواکاری ئەم پیاوە، داواکاریەکەی لەوانەیە جێبەجێ بکات کە ئەمە لەوانەیە زۆر زار لە یەک جار داواکردن خۆی نەبینێتەوە، بەڵکو چەندین جار دووبارە ئەم داوایی لێ بکاتەوە بەداخەوە. باشە، کەی دەبێت پەنا ببرێ بۆ یاساکان و بۆچی ئەبێ ئێمە ڕێی یاسایی بگرینە بەر؟ یعنی زۆر جار ئافرەتان لەبەر ئەو ترسی کە باست کرد، لەبەر ئەو شەرم و حایی کە باسی کرد، ڕەنگە ڕێگەیەکی هەڵەتر بگرنە بەر. ئایا یاسا بەڕاستی چارەسەرە بۆ کێشەی هەڕەشەکردنە؟ مان لە هەر حاڵەتێکدا ئەگەر هات و ئافرەتێک یاخود کچێک ڕوبەڕووی هەڕەشەکردن بۆ لەلایەن هەر کەسێک کە ناسیوێتی لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە، باشترین شت ئەوەیە کە بیکات داواکاری ئەم کوڕە جێبەجێ نەکات. ئەنجا چ بە پێدانی پارە بێت، چ بە چوونە دەرەوە بێ لەگەڵی یاخود هەر مەرامێکی تر و هەر داواکاریەکی تر کە لێی کردووە. باشترین حەل ئەوەیە کە لەو کاتەدا بچێتە یەکێک لە نزیکترین بنکەکانی پۆلیس و سکاڵای خۆی تۆمارکە لە دژی ئەو کەسە تاوەکو یاسا ڕێوشوێنەکانی خۆی بگرێتە بەر. و بەداخەوە ئێمە یعنی لە کۆمەلگای ئێمەدا بە ڕووی گلەیەکانمان بکەین لە باوکو براکان، لە هاوسەرەکان کە زۆر جار پەیوەندیەکی هاوڕێیەتی نیە لەگەڵ کچەکەی، لەگەڵ خوشکەکەی، لەگەڵ خێزانی یا لەگەڵ هەر کەسێکی. بۆیە ئەم ئافرەتە ترسێکی زۆری لێ دەنیشێت کە ڕوبەڕووی بارودۆخێکی ئاوا دەبێتەوە لەم جۆرە، ناتوانێت ئەو کێشەی بۆ نزیکەکانی خۆی باس بکات. لەبەرەوە زۆر جار پێش ئەوەی کە ئەم داواکاریانە جێبەجێ بکات لەوانەیە دەستی بچێتە گیانی خۆی بسووتێنێت یاخود خۆی بکوژێت کە ئەمەش بەڕاستی کارە ساتە. بۆیە باشتر وایە کە دایک و باوکەکان، براکان، هاوسەر یا هەر کەسێک کاتێ دەبینی کچەکەت، خوشکەکەت یا هەر کەسێکت ڕوبەڕووی حاڵەتێکی لەم شێوەیە دەبێتەوە، دان بە خۆتدا بگریت و لەگەڵی بیت و پشت و پەنای بی لەو کاتەدا. ئێمە ناڵین دەستخۆشی لێ بکە، لەوانەوەی کردوێتی هەڵەیە، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەتۆ نابێت بە شێوەیەک سەیری بکەی یاخود خێرامینی دەمانچەکەتی لێ ڕابکێشیت و گولەیەک لە جەستەی سار بکەیتەوە. چونکە دوازار ئێمە هەمومان مرۆڤین بە ئافرەت و بە پیاویشەوە، وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت هەموو مرۆڤێک هەڵا ئاکات. یعنی ئەمە شتێک نییە کە تۆ کچەکەت خوشکت یا هەر کەسێکت تووشی هەڵەیەکی لەم جۆرە دەبێت کە بێگومان زۆر جار کوڕ و پیا و هۆکارن و دەست پێشخەری دەکەن و چەندین قسەی باق و بریق بۆ ئەم ئافرەتە دەکەن، وەکو دەڵێن بەهاری بۆ دەهێنێتە ئەژنۆ، لە ماڵەوەش سۆز و عەتفێکی کەمی پێدراوە، لە ماڵەوەش ڕێزی نەگیراوە، لە ماڵەوەش گوێ لە قسەکانی نەگیراوە، داواکاریەکانی جێبەجێ نەکراوە. بۆیە کاتێ دەبینێ کەسێک لە دەرەوە بەم شێوەیە گرنگی پێدەدات، کاتێک دەبینێ کەسێک لە سۆشیال میدیا بەم شێوەیە گرنگی پێدەدات،
ئەمە شتێکی ترە و جیهانێکی ترە هەر بۆیە تووشی ئەم کێشە و گیر و گرفتانە دەبێت بۆیە باشترین شت لەو کاتەدا پەنا ببرێتە بەریاساوە لە هەمان کاتدا کەس و کار خێزانەکەی پشتی بگرن و بەڕاستی چونکە ئەمە جۆرێک لە بارودۆخێکی زۆر قورسە بۆ ئافرەت کاتێک کە تێی دەکەوێت و ئێمە دەزانین شەرم و حیا و شکۆ ئافرەت شەرم و شکۆ حیا بۆ ئافرەت و بۆ هەموو کەسێک لە سەروی هەموو شتێکەوەیە لەبەر ئەوە باشتر وایە کە بەڕاستی لەم کاتانەدا پاڵپشتی بێت و پەنا ببرێتە بەر یاسا بۆ ئەوەی تۆمەتبار و کەسی تاوانبار بە سزای یاسایی خۆی بگەیەندرێت. بەڵێ بتوێن خان کۆکی لەگەڵ ئەوەی کە زۆرینەی ئەو کەسانی دەبنە قوربانی ناهۆشیاری بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئافرەتان و نەوجەوانانن ئەگەر کۆکیت هۆکارەکەی چییە بۆ زیاتر ئەمان دەبنە قوربانی بەتایبەت تەورەکەی ئێمە لەسەر ئەمڕۆ لەسەر ئافرەتانە؟ ئەمە گەر بێت و بەراوردی ئەوە بکەین کە ئەو قوربانیانەی کە لە کۆمەڵگەدا ڕوبەڕووی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕوبەڕووی کێشە و گیر و گرفت دەبنەوە ڕوبەڕووی هەڕەشەکردن دەبنەوە ئایا زیاتر پیاوانن یان ئافرەتانن ئایا بەتەنها ئافرەتان ڕوبەڕووی ئەم کێشە و گیر و گرفتانە دەبنەوە بێگومان نەخێر ڕاستە ڕێژەی قوربانیەکان لە نێو ئافرەتدا زیاترە بۆ لەبەرەوەی ئێمە وەکوتمان هەمیشە چاوی کۆمەڵگا چاوی دەوروبەر زیاتر لەسەر هەڵەی ئافرەتە وەک لەسەر پیاو بۆیە زیاتر ئەوانەی کە دەبن بە قوربانی تێیدا ئافرەتن و زۆر جار ئەمانەی کە دەبن بە قوربانیش خوار 18 ساڵیشن ینی کەسانێکت کە ئێستا تەمەنی یاساییان تەواو نەکردووە ئەم دایک و باوکەم کەسانەی کە لەگەڵیان دەژیت مۆبایلێکی پێدەدات خەتی ئینتەرنێتەکەی فریە بۆی دەکاتەوە و هیچ فیلتەرێکی لەسەر نییە و کاتەکانی دیاری نەکراوە و لێپرسینەوەیەک نییە بۆیە سەرنجام وەکوتمان بەهۆی کەمی سۆز و عەتف و هەموو ئەو پێدەویستیانی کە لە ماڵەوە بۆی دابین ناکرێت وە لە سۆشیال میدیا ئەم شتانە کەسێک بە فێڵ بە هەر شتێک لێ نزیک دەبێتەوە ینی کۆمەڵی قسەی باقوبریقی بۆ دەکات ئەمەوای لێ دەکات ئەم کچە بخەڵەتێت و ئەمەوا بکە کە هۆگربوونێکی بۆ دروست بێت بەم کەسەوە ئەم هۆگربوونەوەی لێ بکات بەرەو تاوانی بێت ئەم کوڕە داوای هەر شتێکی لێ بکە ئەم کچە ناتوانێت ڕەتی بکاتەوە سەرنجام دەبێتە هۆی ئەوەی کە چەندین وێنە و چەندین گرتەی نەشیاوی خۆی لێلای ئەم کوڕە دەبینێتەوە لەلای ئەم پیاوە دەبینێتەوە کە ئەم کەسە بۆ مەرامی تایبەتی خۆی بەکاری دەهێنێت ئینجا چ بۆ دەستکەوتنی پارە بێ وەکووتمان چ بۆ تێرکردنی حەزە جنسیەکانی خۆی بێت یاخود بۆ کۆمەڵێک داواکاری تر کە ڕەنگە وەکو هەڕەشە لە جی ئەم کچە یاخود ئەم ئافرەتە بەکاری بهێنێت. باشە باست لە نەوجەوان و ئافرەت کرا بەڵام ئایا بەڕاستی تەمان ڕەگەز یاخود ئەو کەسێک کە بۆی خۆی هاوکاری کەسی هەڕەشە لێکراوەکە یاخود خۆی هۆکار بووە بۆ کێشەکە ئەمە لە ڕووی یاسایی و مامەڵی جیازی لەگەڵە کرێ یاوە تا کەسێک چەند جارێک هەڕەشە ئەکاتوە لە کەسی بەرامبەر ئەمانە هیچ مامەڵە یاساییەکان ئەگۆڕێ لەگەڵ یانیان سزاکانیان سەختتر ئەبێ؟ طبعا بێگومان ینی هەر تاوانێک کە لە کۆمەڵگەدا ڕوو دەدات و هەر تۆمەتبارێک ڕوبەڕووی یاسا دەکرێتەوە ئەم کەسە بۆ نمونە ئەگەر حکمێک لە دژی دەرچوو لە دادگا ئەگەر قۆناغی تحقیقی تێپەڕانگەشت بە قۆناغی ئینجا بە پێی جۆری تاوانەکەی ئالەکەتنە یاخود لە تاوانە گەورەکانە و کاتێک حکم بەسەری دادەدرێت ئەمە دەبێتە پێشینەی تاوان بووی واتە هەر کاتێکی تر هەر جارێکی تر ئەگەر ئەم کەسە دەستگیر بکرێتەوە بە هەر تاوانێکی تر بێگومان ئەو یاسایەکی هەیە لە سەری تونتر دەکرێت و بە شێوەیەکی تونتر جێبەجێ دەکرێت لە سەری بۆ نمونە ئەگەر کەسێک کوڕێک کەسێک یەکەم جاری بێت دەستگیر بکرێت بەهۆی هەڕەشەکردن لە ئافرەتێک و ئەگەر بۆ نمونە بەهۆی تاوانەکەی و بە شێوەیەکی زۆر نەبوو بێ کاریگەری گەوری لەسەرم ئافرەتە نەبوو بێت لەوانێ بە ملیۆنێک غەرامەکردن سزا بدرێت یاخود 6 مانگ حەبس بەڵام ئەگەر هاتوو بۆ جاری دووەم ئەم کوڕە هەستا بە هەڕەشەکردن دووبارە لەم ئافرەتە یا لە هەر ئافرەتێکی تر لەو کاتەدا سزاکەی بۆ دەبێت بە دوو بەرامبەر یاخود چەندین بەرامبەر لە یاسادا بەم شێوەیە. بەڵێ بتوێن خان شێوازەکانی تونند و تیژی بەرامبەر بە ئافرەتان جۆری زۆرە ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەوانەی کە بەکاری هێنن بۆتە مای ئەوەی کە شێوازی نوێی تونند و تیژی بەرامبەر بە ئافرەتان و بەرامبەر بە ڕەگەزی مینە لەم کۆمەڵگەیە بەرهەم بهێنرێت؟
بێگومان ینی ئەم سۆشیال میدیا بەداخەوە ڕۆڵێکی باش ناگێڕێ لە کۆمەلگاوە بە تایبەتی بۆ ئافرەتان و مەرزنیم ئافرەتە تەنها ڕوبەڕووی هەڕەشە ببێتەوە زۆر جار بەهۆی ئەوەی کە تۆ کەسێکی نێناسرا و مەسجێکت بۆ دەنێرێ کاتێکە داوای هاوڕێتی لێ دەکە یاخود بە ناوی زەواج لەم ئافرەتە نزیک دەبێتەوە و هۆگربوونێکی تەواو ڕوو بدات لەوانەیە لەم حاڵەتەدا و هەڕەشەن هەڵاستێ بە هەڕەشەکردن لەم ئافرەتە بەڵام چی دەکات لە بەرامبەر ئەوە زۆر هۆگری خۆی دەکات و دواتریش دەستبەرداری دەبێت یاخود بە چەندین شێوە ئازاری دەرونی دەدات کە ئەم کچە ڕەنگە پەنابەرێتە بەر خۆ کوشتن یاخود خۆ سوتاندن بەهۆی ئەوەی کە ئەم کوڕە یاخود ئەم پیاوە خستوێتە بارودۆخێکی لەم شێوەیە و بەگشتی سۆشیال میدیا کاریگەری خراپی هەیە لەسەر تاکی ئێمە و زۆرێک لە نەخۆشی دەرونی تووشی زۆرێک لە تاکەکان کردووە بۆیە ئافرەتیش بە دەر نییە لەما وە زیاتر وەکو دەڵێن پڕشکیم ئاگرەبەر ئافرەت دەکەوێت بەداخەوە بۆیە بەڕاستی کێشە و گیرروگرفتی زۆری بۆ دروست دەبێت و زۆر جارە گەرم کێشانەی کە ئاشکراش نەبێت لەوانەیە لە ناخی خۆشیدا بێت ڕوبەڕووی چەندین حاڵەتی دەرونی ناخۆش ببێتەوە بەهۆی ئەوەی کە ئەم کوڕەی ناسیوە لە سۆشیال میدیا و هەموو مرۆڤێکش دەبێت ئەو ڕاستیە بزانین کە هیچ کاتێک مرۆڤ حقیقەتی خۆی لە سۆشیال میدیا ڕەنگە دەرنەخات و هیچ کەسێک کە تۆ یەکەم جار دێت بناسێ داوای ناسینی تۆ دەکات پێت ناڵێ ناپێت بڵێ من کەسێکی خراپم من بۆ نمونە نیازێکی لەم شێوەیەم لە تۆ هەیە بێگومان هەموو مرۆڤەکان سەرەتا بە باشترین شێوە بە جوانترین شێوە خۆیان دەردەخەن بەڵام کاتێک گەیشتە و ئاستەی کە زانی ئەم ئافرەتە ئەم کچە هۆگری بووە ئینجا مەرامەکانی خۆی دەردەخات بەداخەوە. بەڵێ بتوێن خان پرسیارێکی گرنگ ئەچەند لە سەرەتاوە ئاماژت پێکرد بەڵام گریمان کچێک ئافرەتێک بەهۆی هەڵی خۆی و بێ بە هەر هۆکارێ بێت تووشی هەڕەشەیەگە بێتەوە لەلایەن ڕێگەزی بەرامبەرەوە لەلایەن کوڕێکەوە لەلایەن پیاوێکەوە ڕێگە دروستەکە چێ بیکات یەکەم شت ئەمە یەک دووهەم هەر بەڕاست کاتێک ئافرەتێک سکاڵایە باتە لای بنکەی پۆلیس ئەم شتانەی پارێزراوە بێت هەم ناوی هەم کەیسەکەی هەم ڕسمەکان هەم ئەو مۆبایلی کە بەدەست ئەم کوڕەوەی ئەم لاپتۆپی بەدەست ئەم کوڕەوەی کاتێک ئەگیرێ ئەم ڕسمانە چی لێ دێ ئەم ڤیددیوانە چی لێ دێ ئایا پارێزراوە بێ یان بە جۆرە لە جۆرەکان ناوی بڵاوە بێتەوە و سومعی ئەمیش لە کەدارە بێت. نابێگومان ئێمە دەبێت بەرساڕۆنیەک بدەین بە هاوڵاتیان بەرساڕۆنیەک بدەین بە ئافرەتان تۆی ئافرەت تۆی خانم یا مەرزنیە تەنها ئافرەت وەکووتمان ڕوبەڕووی ئەم هەڕەشانە ببێتەوە هەر کاتێک ڕوبەڕووی حاڵەتێکی ئاوە لەم جۆرە بوویتەوە هەوڵدا پەیوەندی بکەی بە نزیکترین بنکەی پۆلیسەوە کە لێتەوە نزیکە ئەمە سکاڵای خۆت بگەێنە ئەم شوێنەوە لایانی پەیوەندیدار بەو پەڕی پاراستنی ئەمن و ئەمانەتی تۆ بەو پەڕی پاراستنی شکۆی تۆوە هەڵدەستن بە جێبەجێکردنی ڕێکارە یاساییەکان لە دژی تۆمەتبار لە دژی ئەو کەسێک کە هەڕەشەی لێ کردووی و هەموو ئەو بەڵگانەی و هەموو ئەو وێنانەی هەموو ئەو شتانەی کە تۆ پێشکەشی دەکەی بە دادگا هەموو ئەو بەڵگانە دەپارێزرێت لەلایەن دادگاوە و بە هیچ جۆرێک مەترسی بڵاوبوونەوەی وێنە یاخود بڵاوکردنەوەی ناود یاخود بڵاوکردنەوەی کەیسەکەت نییە بۆیە باشترە لەم حاڵەتەدا وەکو وتمان هەر کاتێک ڕوبەڕووی هەر هەڕەشەیەک بوویەوە کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لێت دەکرێت پەنا ببەیتە بەر یاسا بۆ ئەوی مافەکانت پارێزراو بێت بۆ ئەوەی تووشی کێشەی گەورەتر نەبیت بۆیە باشترین شتێکە بکرێت پەنابردنە بەر یاسایە تاوەکو تۆمەتبار یاخود ئەو کەسێک کە ئەم تاوانی بەرامبەرت ئەنجام داوە ڕوبەڕووی یاسا بکرێتەوە بە سزای یاسایی خۆی بگات و لە هەمان کاتیشدا ببێتە دەرسێک بۆ کەسانی تر چونکە ینی هەندێک غەڵەتێ هەندێک تاوان هەیە کە ئەگەر مرۆڤ خۆشی نێکات کەسێک بیکات دەرکی پێدەکات کە ئەم دووبارە ئەم هەڵەیە نەکاتەوە بۆیە کاتێک کە تۆ دەترسیت پەنا ببەریتە بەر یاسا پەنا بەریتە بەر دادگاکان بۆ یەکلایکردنەوەی ئەو کێشەیە کە تووشت بۆ ئەو هەڕەشەیە کە لێت کراوە کە تۆم کارە ناکەی لەوانەیە کەسانی تریش لەوانەیە چەندین کوڕی تریش هەستێ بەکردنی ئەم کارە بڵێ من ئەوکو کەسابەتێک بەکاری بهێنێت وەکو دواهەمین ڕوودا و کیسکە بینیمان بەداخەوە لە کەناڵەکانی ڕاگەیاندن بە ناوی دکتۆری جوانکاریەوە ئەکاونتی دانابوو ئەکاونتی فەیکی دانابووە چەندین ئافرەتی ناسی بوو و لە ڕێگەی ئەوەوە داوای وێنەی لێکردبوون داوای هەموو ئەو شتان لێکردبوون بۆیان ناردبوو تەبەن مافرەتانە ئەوش هەستا بوو بە وەرگرتنی پارە لەوە ینی کەسانێک هەن وەکو کەسابەت بەکاری دێهێنن بەداخەوە ینی هەوڵی ئەوە دەدەن کەوا بڕەپارەیەکی باشیان دەستکەوێت بۆیە باشتر وایە وەکو وتمان لە هەر حاڵەتێکدا کە
تووشی کێشە و گیرروگرفتێکی لەم جۆرەیە بووی ڕوبەڕووی هەر هەڕەشەیەک بوویتەوە پەیوەندی بکەی بە نزیکترین بنکەی پۆلیسەوە کە لێتەوە نزیکەوە بە بەرچاوڕۆنیەکیش بێت بۆ کەسوکاری ئێمە بۆ باوکو برایانی ئێمە ینی وەکوتمان کاتێک کە کچەکەت کاتێکە خوشکەکەت یا هەر کەسێکت ڕوبەڕووی حاڵەتێکی لەم شێوەیە دەبێتەوە تکە پشگیری بە تکایە سەرزانشتی مەکەوە لۆمەی مەکەوە خێرا میلی دەمانچەکەتی لێ ڕامەکێشە یعنی وەکووتمان هەموو مرۆڤی قابلی هەڵەیەوە لەو سەردەمەدا بەداخەوە کە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕۆڵی زۆر خراپ دەگێڕن لە کۆمەلگاداوە چەندین تاوانی قێزەونی پێ ئەنجام دەدرێت بۆیە کاتێک کچەکەی تۆ یا هەر کەسێکی تۆ تووشی هەڵەیەک دەبێت دەستی بگرە پاڵپشتی بە و سزای ئەو کەسانە بدە کە بوونێتە هۆکار بۆ ڕوشاندنی کەسایەتی کچەکەی تۆ خوشکەکەی تۆ خێزانی تۆ یا هەر کەسێکی ترت. زۆر باشە خاتو بتوێن ینی ئێستا هەڕەشەکان زۆر جار باشکرا دەکرێن یاخود ئەوە تا ڕای گشتیە جوڵە لە لەم کاتیا داواکاری گشتی دەتوانێت ڕۆڵی هەبێ لە بەرزکردنەوەی ئەم کەیسانەدا و دوجاریش لەگەڵ ئەوەی کە ئەم پرسیارم کرد حەزەکەم باسێک لە خۆ پارێزی بکەی چۆن ئافرەتان خۆیان پارێزن لەو هەڕەشانەی کە دەکرێت یاخود خۆمان نەبینە هۆکارێک بۆ ئەو جۆرە کێشانە. ببوورە پرسیارەکەتان ناڕوون بۆ ئەگەر دووبارەی پێ و سپاست دەکەم. ئەگەر هەندێک کەیس هەیە یاخود هەندێک جار هەڕەشەکان ئاشکران ڕای گشتی ئەجوڵێنن لەم کاتەیە داواکاری گشتی دەتوانێت ڕۆڵی هەبێ و دوجاریش ئەگەر باس لە خۆپارێزەکان بکەی ئافرەتان چۆن بتوانن نەبنە هۆکارێک بووی کە خۆیان دووچاری ئەم جۆرە هەڕەشانە بکەنەوە. بەڵێ بێگومان داواکاری گشتی لە هەندێک کەیسدا ڕۆڵی هەیە و لەبەرەوەی حەقی عامی تێدایە ئێمە بەداخەوە کووتمان سۆشیال میدیا ڕۆڵی باش ناگەڕێت لە کوردستان و ئەو تاوانانەی کە بەمە دەکرێن زۆرن و ئێستا لەبەر ئەوەی لە سەردەمێکی سەرمایەداری داین بۆیە هەموو شتێک بووە بە بەدەستێنانی پارێ ینی تۆ بڕۆ سەیری تیکتۆک دەکەی کە ئەمە تۆڕێکی کۆمەڵایەتیە چەندین کەسایەتی دەبینی لایف دەکەنەوە و ینی بڕوا بکە زۆر سەیرە بەلامەوە کە دەبینی سەدان و هەزاران کەس بە دیار کەسانێکەوە دادەنیشن کە هیچ ئەزمونێکی ژیانیان نییە و هیچ سوودێکیان بۆ کۆمەلگانیەوە بگرە زەرەری زۆریشان لە کۆمەلگاداوە کە هەموو ئەمانش دەکەن لەگەڵ دابوونەریتی گشتی لەگەڵ خۆڕەوشتی گشتی لەگەڵ کۆمەلگای کوردی ئەمە نایەتەوە بۆیە داواکاری گشتی زۆر جار سکاڵا دەکات لەو کەسانەوە ڕوبەڕووی دادگایان دەکاتەوە کە ئەمە کارێکی باشەوە جێگای خۆیەتی دەستخۆشیان لێ بکرێت چونکە بەڕاستی هەندێک قسەی نەشیا و هەندێک گرتەی نەشیا و هەندێک هەڵسوکەوتی نەشیا و دەبینی لەو لایڤانەدا یعنی مرۆڤ شەرم دەکات ئەگەر بەتەنهاش بێت خۆی سەیری ئەم شتانە بکات و ئەمە بە نەڵێن هەر ڕەنگە خەتای ئەو کەسانە بێت کە هەڵدەستن بەم کارە بەڵکو کۆمەلگاش بەرپرسە لەوەی یعنی کە تۆ بۆ نمونە 800 کەس 1000 کەس دادەنیشێ بە دیار لایڤی کەسێکەوە کە هیچ ئەزمونێکی نییە کە هیچ هوەرێک نییە لە قسەکردنەکانیدا تۆ چۆن دەتوانیت ینی کاتی خۆت بە فیڕۆ بدەی لە سیرکردنی ئەم کەسانەدا و زۆر جار ئەم ڤیدیۆیانە و ئەم لایڤانەی کە دەکرێن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و کەسانی خوار 18 ساڵ سەیری بکات یعنی ئەمە شیرازەی کۆمەلگا تێک دەدات ئەمە وا دەکات کە گەنج بیر لەوە بکاتەوە کە ئەمیش بە هەمان شێوە لایف بکاتەوە کە بە هەمان شێوە کارانە بکات لە پێناو بەدەستێنانی بڕەپارەیەک باشێمەوە مانزانی بۆ منە و کەسانی کە ئەو لایڤانە دەکەنەوە کە چەندین قسەی نەشیا و کە چەندین کاری خراپ بۆ نمونە دەکەن لە ڕێگەی ئەم لایڤانەوە باشە تۆی هاوڵاتی تۆی تاکە کەس تۆ ینی پێویستت بەوەیە کە بچی سەیری لایڤی کەسانێکی لەم جۆرە بکەیت ئێمە کە سۆشیال میدیا چەندین لایانی خراپی هەبێ لە هەمان کاتدا چەندین لایانی باشیشی هەیە ینی کۆمەڵێک بەرنامەی بەسوود کۆمەڵێک شتی بە سوودی تێدا یعنی سپێویست دەکات و بچی سەیری کەسانێک بکەیت کە هیچ ئاستێکیان نییە بۆیە لەم کاتەدا داواکاری گشتی هەڵدەستێت بە ڕۆڵی خۆی کە سکاڵە یاسایی دەکاتەوە دژی ئەم کەسانە و ڕوبەڕووی دادگا دەکرێنەوە و شتێکی باشە بۆ ئەوی چیتر ینی کەسانێک نێن تەنها لەبەر بەدەستێنانی پارەخ و ڕەوشتی کۆمەلگا بشێوێنن. زۆر بەڕێز خاتوونی پارێزەر بتوێن محەممەد کە لە ڕانی و لەگەڵمان بووی سپاس بووی کە لەم تەوەرەی میوان بوویت.